فەرموو خاتونگیان چیت هەیە بۆمان باس بکەی؟ مامۆستا من نزیکی 15 ساڵە زەواجم کردووە کە بەجددی ئێمە لەگەڵ هاوسەرەکەمان ناتوانین لە یەکتری تێ بگەین. ئێمە دوو مناڵمان هەیە، ئیتر زۆر مشکلەکانمان بەو شێوەیە کە زۆر کات ئەمانەیە بچینە دەرەوە، لە چوونە دەرەوەکەیە ئەو مشکلەیە دروستەکات، لەسەرشتی زۆر بێمانە ئیتر جەوەکە ناخۆش ئەکا. چۆنی بۆ نمونە لە چوونە دەرەوەیەکە کێشەتان بۆ دروستە بێ؟ لەسەر شتێکی زۆر بەسیت کە ئەبوون منە شتێکە بێچوو بێ، ئیتر شتەکە زۆر ئاسایی بێ، شتەکە جەوەکە ناخۆشەکالێت، خۆی تووڕەکە، ئیتر شتەکان بەو شێوێ زۆر ئیتر لەگەڵ ئەوەشا من ناڵم هاوسەرەکەم خراپە، بەجددی لەوەیە گوناحمەگا چونکە نەدڵی لەم پیسانە ئینسانێکی ڕەزیلە نەبەو شێوێ بڵم خراپ زۆر خراپە ڕێگری ئەها زۆر شوێنم لێ بکە، بەڵام کە لە چوونە دەرەوەیەکە ئەچی ئەو جەوە دروستەکە و شتەکە ها ناخۆش ئەکا، اینجا لەگەڵ ئەوەشە کە کانێکات بمەوێ لەگەڵ ڕەفیقەکانەوە بڕۆمەڵێ نەخێر چۆنە بێ من لە ماڵەوەم تۆ بڕۆیتە دەرەوە، اینجا لەگەڵ ئەوەشە بەجددی لەبەر مناڵەکان ناتوانانی زۆر شت هەیە بیکەیت. چەند جارێک ماڵەوەمان قسەیان لەگەڵا کردووە، خۆم زۆر قسەم لەگەڵا کردووە، کەسی خۆی قسەیان لەگەڵا کردووە، بەڵام ئەو وا بیر ئەکاتەوە. بۆنمونە لەسەر چی قسەیان لەگەڵا کردو؟ هەر لەسەرەوەی کە لە چوونە دەرەوەیەکە ئەو خۆی عەسەبیەکە خۆی تووڕاکە و لەسەر شتێکی بەسیت نەک چوونە دەرەوەیە کەنێکە داوای شتێکی بەسیتی لێ ئەەکەم، ئیترها شتەکە بەلایەکی ترا ئەبە، ئەڵێ تۆ نابێ ئەوە بکەیت، تۆ نابێ بۆ نمونە ئەساس ئەگەر داوای گوڵێک بکەم بەڵام حەزم لە فڵان شتە، تۆ بۆ چیتە ئیشە بەو شتە چییە بۆ کێت ئەوێ؟ لەسەرش زۆر ئەڕوانی لەسەرش زۆر ئەڕوە. باشە ئەکەی لە هەموو شتێکا وایە؟ لە هەموو شتێکا وایە. ئێمە بۆ مناڵەکان بێتاقەت نابن باکیت مناڵەکان بێتاقەتە بن چکە دانەیەکیان 15 ساڵ عەفو، دانەیەکیان 13 ساڵە، دانەیەکیانم 10 ساڵە. بەڵێ لەگەڵ ئەوانی شەوایە؟ لەگەڵ ئەوانی شەوایە. داوای شتی لێکن لەسەرش زۆر ئەڕوا؟ لەسەرش زۆر ئەڕوا، بۆڵی زۆرە، هاچی مشکلەی دەوامی خۆیەتی ئەهێنێتەوە بە ماڵە بە ئێمە ڕژێ. باشە ئێوە دانانیشن گفتوگۆ بکەن لەگەڵ یەکا قسە بکەن لەسەر بابەتەکان، شت بڵێن تۆش قسە بکەیت، تۆش شت بڵێ لەگەڵی تاوای لێ بێها بگەنە نەتیجەیەک. باکیدی زۆر قسەم لەگەڵا کردەوە، گوتیشمە کەسی خۆشی قسەیان لەگەڵا کردەوە، کە سوکاری خۆشم قسەیان لەگەڵا کردەوە، وعدی ئەوە ئەیە کە چی تروانە بێ، بەڵام زۆر بخایەنە 10 ڕۆژ 15 ڕۆژ وعدەکەی ئەڕواتە سەر، دووبارێتەوە سەرڕتمی پێشووتر. بەجددی حاڵەکە لەگەڵ یا زۆر ناخۆشە. باشە ئێوە 15 ساڵە پێکەواژین، سەرەتاش هەروە بوویان تازە وای لێ هاتووە؟ وەڵی سەرەتا باشتر بوو، تا حەدێ باشتر بوو، ئیتر تا نزیکی کەمتر لە ساڵێکی پێچ و مناڵمان نەبوو، بەڵام ئیتر وەک ویستم دەوام بکەم، من خوێندنم تەواو کردووە، ئیتر ویستم دەوام بکەم، وتی ئیلا من مناڵمەیە بۆی دەوام نەکەم. بەجددی لە ماڵەوە کە میوانێک کشمانیە هەر ئەمجەوە دروستەکە، چێشتەکە عیبی نییە، ئەڵێ ئەم چێشتە زۆر ناخۆشە لەبەر چای میوانە زۆرە وشکێنێ، اینجا لەگەڵەوەش لە هەمان کاتە خۆمان ئەو چێشتا خۆن هیچ عیبێکی نیە، هیچ قسەیە ناکات. ئەی دوایە کە میوانەکان ئەڕۆنەوە هیچ ناڵێ بۆچی وام کرد لەبەر چی وام وت؟ بەجددی نازانم زۆر حاڵەتەکەی نوعەکە هەموو شتێکی پێ ناخۆشە. هەر لەگەڵ ئێوە یاوایە لەگەڵ ماڵی باوکی شاوایە بۆ نمونە ئەم هەمان مامەڵاکە لەگەڵ دایکیا لە ماڵی باوکی کە شتێکی بەدڵ نەبێ لەسەری ئەڕوا قسەکە لەوێ عیبی نییە، لەوێ عیبی نییە، بەس لەگەڵ خۆتانەوەیە؟ بەس لەگەڵ خۆمان لەگەڵ ڕەفیق و برادەر و هاوڕەکانیان لە دەوامەکەی لەگەڵ هاوڕەکانیان دایمە لە دەرەوەن، ئیتر دایمە چوونە دەرەوە شتیان هەیە، دایمە سەفرە شتیان هەیە، هیچ مشکلەیەکی نییە لەگەڵیانە. دانیشتوی لەگەڵی بزانی کێشە ئەساسیەکە چییە، بۆچی واکات، چکە زۆر جار هەیە شتێکی ترە بەڵام بە شتێکی تر دەری ئەوڕێ، ئەمە زۆر هەیە لە نێوان خێزانەکانە، جارێ شتێکی بەدڵ نییە بەڵام ناچار بە شتێکی تر دەریە بڕێ، بە چێشتەکە دەریە بڕڵێ ناخۆشە، بە چوونە دەرەوە یەک دەریە بڕێ، قەت بیرە لەوە نەکردو تۆ با لە زمانی ئەو تێبگەی بزانی چی ئەوێ ئەو. زۆر جار هەوڵم ناوە قسەی لەگەڵا بکەم، قسەشم لەگەڵا کردووە، شتەکانی زۆر بێمانایە. بۆ نمونەوە کوچ بۆنەیەک هەیە کە ئەڵێم با بچینەوە دیارە تو حەزە لەیەکێکە لەو شوێنەیە بۆیە ئەڵێ با بچین، یعنی متمانی نییە؟ متمانی نییە. باشە ئەم بێ متمانی لە چێ بۆ دروست بووە؟ هەر لە خۆی بۆی دروست بۆ تۆڵی سەرەتاوانە بۆ وایە؟ سەرەتاوانە بوو.
زۆر کاتیش خۆی دان بەوانەڵم لە داوامەکە ماشتی ئەوەنە خراپ ئەبینم کێمە و گومانم لە هەموو چواردەورەکەی خۆم هەیە دان بەو شتەشە ئەنێت. باشە چیتر لەسەر ژیانی خۆتان؟ بەڕاستی مامۆستا ئەمەوێ ڕێگە چارەیەک هەبێ بەجددی من ئێستا نازانم داهاتی من بەکوێ ئاگە چەندجار ماڵەوە پێیان و تۆم دایکم و ئەوان و تویانە تۆ لەم کەسە جیا بەرەوە باشترە لەبەر مناڵەکانم ناتوانم. ئەنی گەشتۆتە ئەو ڕادەی تۆ داوای جیابوونەوە بکەی ئەوە ژیانە ناخۆش بێ نا لەگەڵی؟ تا ئێستا ئەو کەسیم نەکردوێتەوە بەڵام ئیتر بۆچی ماڵی باوکت دوات پێڵەنەڵێن؟ لەبەر ئەزان کە ژیانم چۆنە لەگەڵیە هەنێک کات هەیە لەبەر چاوی ئەوانیشا زۆر شت هەیە ئەیڵێت کە پێمەڵێن لی جیابەرەوە بۆ کارەکە ئەوێزم لەبەر مناڵەکانم نەمتوانیە بەڵام من ئەمەوێ ئیتر بتوانمەها ڕێگە چارەیە بدۆزمەوە بۆی هاتیشمە ئەم بەرنامەیە کە ڕێگە چارەیەک هەبێ بتوانین ڕێگەیەکی دروستتر هەڵبژێرین لەوەی کە دایمە شەڕمان بێ چەندجار تەلەفۆنی کردووە کە هاتمەوە ئەڕۆینە دەرەوە باشە بەڵام کاتێتەوە نەخێر ناڕۆینە دەرەوە هیلاکم تااقەتم نییە. ئیتر ناڵێ بۆچی؟ تۆ کارەکە قەت ناڵێت تۆش دانانیشی لەگەڵی قسە بکەی شت بڵێ بزانی هۆکارەکە چییە؟ ئەزانی چۆنەوە مۆساییان کەونە خۆی تووڕە ئەکا خۆی تووڕە ئەکات بەجددی ئەتێ وازی لەبێنی چیتر قسە ناکات